دیدەن 4 ساڵە بەشی پەرستاری تەواو کردو و لەو ماوەیە تا ئێستا کاری خۆبەخشی دەکات. ئەو سکاڵاکەی هێناوە بۆ تەندروستی و دەڵێت پرۆسەکە نادادپەروەری تێدایە. زۆر تومانەتیەتی عەدالەتی ناوی هاتۆتەوە حەقی خۆیەتی بەستاشێتی کە هیچ حەقێکی بەسەریەوە نییە. ئێمە تەنامانێ بزانین بەس پێی چ پێوەرێک ئەم ناوانە هاتوونەتەوە بە پێی چ خاڵبەندیەک، چونکە یعنی من خۆم ئەبینم برادری خۆمە هاوڕێی خۆمە لە هەمان خاڵبەندی و هەمان خۆبەخشی و هەمان ساڵی دەرچوونمان هەیە. ناوی هاتۆتەوە من ناوم نەهاتۆتەوە بە پێی چی؟ یعنی تیای بووە خۆم بەگوێ خۆم گوێم لێ بوو توتی واستەی گەورەم کردووە، خۆم گوێم لێ بووە کە وای وتووە. یعنی چی؟ یعنی شتەکە ئەوەیە کە بە واستەکاری و حیزبایەتی بووە. دەرچوانی ناڕازی تەندروستی دەڵێن بەردەوام دەبن تا وەڵامیان دەدرێتەوە و پرۆسەکە هەڵدەوەشێنرێتەوە. ئێمەش سکاڵامانەیە لەسەرەوەی ئەم ناوانە هەڵبوەشێتەوە. من وەکو خۆم کچی شەیدیشم 2015 بە 16 تاوام کردووە لە کیمیابارانەکەش ناوماتەوە لەیان بردم. دەماوە 4 ساڵیشە خۆبەخشم. وەکو جەماعەتی نەڕۆشینە پارێزگار و کەچی شتەکە نەلیژنە هاو نەیشتێ. ئەو ڕۆژش دیسانە وعدی ئەویان پێیان کە ئەمڕۆی سێشەمە لیژنەکە ئێتە و بابەتەکان نەخەینە ڕوو ئێتر بۆی کە ئایا هەڵوەشێتەوە یا ڕێکارێکی تر بگرێتە بەر. بەس بەداخەوە تا ئێساڵن لیژنەکە نهاتووە ئیتر تەئکید نین یەتیان نایە. بەس ئەگەر نێت و گوێمان لێ نەگرن ئێمە بەردەوامە بین تا گەین بە مافەکانمان. نزیکەی هەفتەیەکە خۆپیشاندانی خۆبەخشانی تەندروستی و دەرچوانی دانەمەزرا و بەڕێوە دەچێت. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تا ئێستا وەڵامی داواکاریەکانیان نەداونەتەوە، بۆیە بە ناچاری پەنایان بۆ بارگای حیزبی بردەوە. ئەمەش لە کاتێکدا جارێکی تر کاروباری ئیداری و حکومی تێکەڵ بە حیزب کرایە و خەمساردی حکوومەت ئەوانی ناچار کرد بۆ چارەسەرکردنی کێشەکەیان سەر بکەنەوە بە بارگای حیزبی دەسەڵاتدار. هەتا ئێستاش لەسەر بڕیارەکانی خۆیان نەبوون، بۆیە لێرەیە لەم ناوچەیە هیچ بەرپرسێک هیچ کەسێک نەبوو بەدەم داواکاریەکانمانەوە بێ. بۆیە ئێمە هانای خۆمان لێرەوە ئەبینە تەنها بەردەم یەک کەس کە لەم سنوورەی ئێمەیە ئەتوانی بڵێن لە زۆنجی سەوزە تەنها دەسەڵات لای ئەوە ئێستا کاویش کاک پاڤێڵە لێرەوە بەڕێیەکەوین بۆ لای ئەو هیوادارین گوێ لە داواکاریەکانمان بگیرێ لەلایەن یەک کەسەوە. لەبەر ئەوەی هیچ کەسێکی تر نەماوە لێرەیە ئێمە هانای بۆ بەرین و بەدەم داواکاریەکانمانەوە بێ. دژی بڵاوکردنەوەی 130 کاندیدکراو بۆ نەخۆشخانەی بیارە، ناڕزایەتی و خۆپیشاندانی دەرچۆدانە مەزراوەکان و خۆبەخشانی تەندروستی بە دوای خۆی دایەنە. بە شێوەیەک لیستەکە دادپەروەری تێدا نییە و داوا دەکەن هەڵبوەشێتەوە و جارێکی دیکە لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمەوە کەسانی شایستە بۆ نەخۆشخانەکە دابمەزرێنرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.